پرۆفیسۆر دکتۆر حەسەن خالید مستەفا مەحموود موفتی، ناسراو بە دکتۆر حەسەن موفتی، لەدایکبووی شاری هەڵەبجەی شەهیدە، قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری هەڵەبجە تەواو کردووە، بەکالۆریۆسی لە کۆلیژی زمانی زانکۆی سلێمانی بەدەستهێناوە، ماستەری لە فکر ئیسلامی لە کۆلیژی ئادابی زانکۆی سڵاحەدین هێناوەتەوە، دکتۆرای لە فقه و ئوسوڵیهی لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سڵاحەدین بەدەستهێناوە، مۆڵەتی زانستی لەسەر دەستی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس و مامۆستا شێخ خالید موفتی باوکی وەرگرتووە، بەڕێوەبەری قوتابخانەی نەخشەبەندی بووە لە هەولێر، بەڕێوەبەری نووسینی گۆڤاری پەیڕە و ئەلمەنهەج بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بووە، ئەندامی مەکتەبی تەنفیزی و سەرکردایەتی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە، ئەندامی دەستەی زانستە ئەکادیمیەکانی جیهانی زانایانی سۆفیگەریە، ئەندامی بۆردی مافی چارەنووسی کوردستانە لە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان، ئەندامی یەکێتی مامۆستایانی کوردستانە، ئەندامی ڕۆژنامەنووسانی کوردستانە، ئەندامی زانایانی ئەزهەری شەریفە لە وڵاتی میسر، خاوەنی 42 کتێبی لە چاپ دراوە لە سەرجەم زانستەکانی شەریعەت و لۆژیک و مێژووی کورد و کوردستان، 23 کتێبی تری ئامادەی چاپە، سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوای کوردستانە. بینەرانی عەزیز و خۆشەویست، ئەم کاتتان باش لە کۆتا پرۆگرامەکانی لاپەڕا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بووینەوە. ئەمڕۆژ لە کۆتا پرۆگرامدا کە دەڵێ ختام و مسکون لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حەسەن موفتی سەرۆکی ئەنجومەنی باڵای لیژنەی فتوای کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بە کۆمەڵێک پرسوڕا. دکتۆر جان، زۆر سپاس بۆم دەرفەتە کە بێمەت بەخشی و زۆر سپاس کە میوانی بەرنامەی لاپەڕەبووی سەرەتا. لە کۆی بەرنامەکانی پێشوو باسیەوەمان دەکرد کە میوانەکەمان شوێنی دانیشتن و گفتوگۆی خۆی هەڵدەبژێرێت. ئەمڕۆژ بەڕێزت لێرە میوانداریت کردین، زۆر سپاسەکەن کە میوانی بەرنامەکەشمان بووی و ئێمەت بە کوردان زیاتر بە جلوبەرجی کوردیەوە وا پێت باش بوو کە بەرنامەکەوا بێت. خۆشحاڵین لە دووبارە کە میوانی بەرنامەکەمان بووی، بەرنامەی لاپەڕە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. منیش زۆر خۆمە بەختەوەرە زانم کە ئەمڕۆ میوانداری ئێوەی خۆشەویستم کرد و بە خێربێن سەرچاو بێن. هیوادارین لەو چەند سات و کاتێک کە لە خزمەتانە دەبین سوودێک بگەێنین بە کۆمەڵگەی کوردەواری و هەروەها موسڵمانان بەگشتی. یاخوا بە خێربێن سەرچاو بێن. زۆر سپاس. سەرەتا پێم خۆش بۆ بپرسم دکتۆر حەسەن لە چ ئاستێکی تەمەنا بوو کە خۆشویستنی کتێبی دەرەچی و هاتە ناو دنیای نووسین و خوێندنەوە؟ بەڵێ وەڵاهی تەڵعاً بەندە بە حوکمی ئەوەی کە لە بنەماڵەیەکی زانستی پەروەردە بووین، معلومی جەنابتە زۆر هۆکار هەیە کە ئەبێتە پاڵنەر بۆ ئەوەی کە ئاستی گەنج لە سەرەتای ژیانیەوە بەرەو ئاستێکی باش و تا ئەندازەیەک معقول بەرێت. یەکێک لەوانە ژینگەکەیە ئەو بیئەیە کە تیا پەروەردە دەبێت، خاڵێکیان ئەو عائیلەیە کە تیا پەروەردە دەبێت، ئوسرە خێزان. خاڵێکی تریشان ئەوەی کە پێی دەگوترێ لە زمانی سەردەما ڕەغبە شەخسیە، ڕەغبەی ذاتی، یعنی ئەو کەسە بۆ خۆی ئالوودەی ئەو خوێندنەوە ئەمانە. بەڵام من حەقیقەتە ئەوە لای لە زاراوەی ئێمە پێی دەگوترێ تەوفیقی ڕەبانیە، تەوفیقی ئیلاهی، یعنی خوای تەعالا کەسێک تەوفیق بدا هەر لە سەرەتای ژیانیەوە بە ئاراستەیەکی زانست و زانیاری و معریفەت و ئەمانە وای لێ دەکا کە ئەویش ڕەغبەتی هەبێ بۆ خوێندنەوە. بۆ پێیە بەندە لە بنەماڵەی موفتی هەڵەبجێین ئێمە لە فەزلی خواوە هەر لە باو باپیرانمانەوە هەتا ئەگاتەوە حەزرەتی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە بنەماڵەیەکی ساداتین طبعاً لەسەری باوکمانەوە حوسەینین و لەسەری دایکیشمانەوە حەسەنین. لە دێر زەمانەوە ینی تا ئێستا ئەو ئەلحەمدوللا هەر مەلا بوون و هەر مەناسیبی فتوا و قەزا و ئەمانە. من بۆ خۆم کوڕی مامۆستا شێخ خالیدی موفتی هەڵەبجەم، ئەویش کوڕی مامۆستا شێخ مستەفای موفتی هەڵەبجە بووە، ئەویش کوڕی مامۆستا شێخ مەحموودی قاضی هەڵەبجە بووە،
ئەویش کوڕی عەلامە مامۆستا شێخ عەبدوڵڵای خەرپانی کە عەلامەیەکی زۆر بەرز بووە لە هەمویان زیاتر، مامۆسای نالی شاعیر بووە، مامۆسای مەحوی بووە، مامۆستای مەولەوی بووە، مامۆستای مەلا محەممەد فەیزی زەهاوی بووە، مەلای زەهاوی، مامۆسای مەلای نۆتشە بووە کە مەلایەکی زۆر گەورە بووە، زۆرێکی تر لەم مەلا گەورانە کە دواتر مەداریسی ئەوانیش تەواوی کوردستانی ڕۆشن کردوێتەوە. مامۆستای مەولانا خالیدی نەقشبەندی بووە، ئەو پیاوە گەورە کە 400 خەلیفەی هەبووە بە خەلیفەی زاراوە ئیستیلاح، نەک نەخوێندەوار، هەمویان عالیمی ڕەبانی بوون، ئەمانە لە تەواوی عالەمی ئیسلامی و ئەوە دەوریان هەبووە، ڕۆلیان هەبووە، هەم ئیسلامێکی پاک ئەدەبێکی عرفانی جوانیان بڵاو کردوێتەوە، هەم کوردایەتیشیان هەبووە. جا ئەوە هۆکار بووە ئێمە لە ماڵی خۆمان و لە بنە ماڵی خۆمان و لە ماڵی باوکم و براکانم و مامەکانم و هەمویان ئەهلی عیلم بوون الحەمدولله، هەموویشان مەداریس و پەروەردە و فەقێتی و ئەمانەوە، هەموویشی هەر ماڵێکی خزمی خۆم مامەکانم ئامۆزاکانم هەمووی عامیرە بە مەکتەبە و بە کتێب و بە ئەو مەسائلانە الحەمدولله کوڕ و کچیان ینی پەروەردەی ئەو جۆرە پەروەردە بوون. جا ئەوە وەکو سەرەتایەک عەرز بکەم پاڵنەرێکی زۆر بووە کە من چاوم بەنێو کتێب و مەجای تر نەبووە، ئەگەر بووش بێ بەڕاستی بۆ خۆیشم ڕغبەتێکی شخصی ئەوەی کەوتم کە بە معنای تەوفیقە ئیلاهیەکە کە تەوفیقی خوا بریتیە لەوەی کە خوای تەعالا ئەسباب بسازێنێ تا تۆ دەگەیتە مەبەست. پێناسەکەی لە زمانی عەرەبیا پێی دەگوترێ التەوفیق تەهیئەة الأسباب نحو المطلوب الخيري، يعني خوای تەعالا ئەسبابەکان بڕەخسێنێ بۆ کەسێک تا ئەگاتە مەرام و مەبەستی خۆی ئەو هەدەفەی کە دەژیت هەیە. پاشان بەردەوامیش باوکم و دایکیشم، باوکم بە تایبەتی خوا عەفویکا زۆر زۆر ینی مهتەم بوو بە جانیبی عیلمی، چکۆ بۆ خۆی ئەهلی عیلم بوو و زۆرێک لە مامۆستا بەرزەکانی کوردستان لەم دی و ئەو دی و لە خزمەت ئەوە خوێندویانە، زیاتر لە 400 لە مامۆسایان بەهرەمەند بوون، دەیان مامۆسای بەرز لە خزمەتی ئیجازەنامەی عیلمی وەرگرتووە، ئەمانە بەردەوامی ژیانی هەتا چەند مانگێک بەر لە وەفاتی هەر خەریکی تەدریس بوو، ینی لە هەڵەبجا بوو بێت لە کاتی هەتا وەختی ئاوارەیی لە 74 کە قەسفی ناپاڵم بە ناپاڵم قەسفی هەڵەبجە کراوە لە ئەوزان 25 4 لە 74 لە ژیانی ئاوارەیی خۆیان هەر لە خێمەیشە هەر مەدرسە و فەقێ هەبووە، حتا لە ساڵی 1970 شانزەی 1970 کە قەسفی کیمیابارانی هەڵەبجە کرا لەلایەنی ڕژێمی بەعسەوە، دیسان کەوتینە ئێران و لەوێژ هەر لە خێما لە ئۆردوگای کەنگاوەر هەر خەریکی دەرزودۆر بوو، ئێمەژە لە خزمەتی خوێندومانە و الحەمدولله جگە لە باوکیشم مەثەلەن مجموعەیەک مامۆسای تریش هەر لە خزمەتی خوێندومە، مەثەلەن لە باریسترینیان عەلامە مامۆستا عەبدولکەریم مودەڕیس بووە و غەیری ئەویش چەند مامۆسایەکی تری خۆشەویست و حتا لە خزمەت براکانیشمان من کە لە خۆم گەورەتر بوون لە خزمەتیانە خوێندومە بە تایبەتی سەرەتای ژیانم و ئەمانە. تەنانەت لە هاوینەکانیشە ئێمە دەوراتی ئەوە هەبووە، ینی مەجالێکی ئەو تۆ نەبووە حتا وەکو خەڵکێکی تر مەثەلەن بە ملاولام ئێمە ئیستیغلالی عوتڵەکەیشمان کردووە. خاڵێکی تر کە زۆر بارز بووە لە ژیانی منە، مەثەلەن ئەگەر خەڵکی پەروەردەی یەک مەدرسە بوو بێ، ئێمە ئەتوانم بڵم پەروەردەی 3 مەدرسە بووین، مەدرسەیەکی هاوچەرخ کە پێی دەگوترێ خوێندنی مەکتەب هێناومانە، هەتا الحەمدولله دکتۆرایشمان تەواو کردو، ئەوە بەڕێی خۆی ژیانە ئەکادیمیەکە بەڕێی خۆیمان بەڕێ کردووە لە ئیبتیدایی و لە متەوەسطە و ئەعدادی و پاشان لە زانکۆ و پاشان لە ماستەر و لە دکتۆرا، سەرەتای ئیبتیدایەکەم لە هەڵەبجە بووە، متەوەسطە و ئەعدادیم لە سولەیمانی بووە، زانکۆم بەشێکی لە بەغدا بووە، بەشێکی هاتوۆتەوە بۆ بەشێکی لە جامیعەی بەغدا، پاشان کە تووشی ئەوەیەک تەقینەوەیەک بووە وەختە
لە بەغدا ئێمەیان گرت تەڵەبەی کورد بن مەجموعەیەکی زۆر بن ئەو برایانی کە ئێستا گویان لە قسەم بێت الحەمدوللا زۆرێکیان ماوە نەزانن کەسیان نەدۆزیەوە ئێمە نەبێ ئێمە لە داخلی و لەمانە ئەوتیان ئێوە تەقینەوەکەتان کردەوە دواتریش دەرگەوە حیزبی داعوە بۆ دیارە لا شیراتوان قمبەلایان دانا بۆ ئەمان بەهەرحاڵ ئێمە گیراین و دواتر نەمانوێرا بچینەوە بەڕاستی بەرعەفواتی عام کەوتین یەکی ساڵی یەکی یەک جا ئەڵێم شەڕ البەلیەتی ما یضحک دوژمن ئێمەی گرتبوو بەبێ هیچ تاوانێک ئێمەیان دەگێڕا لە بازاری بەغدا ئەو وەختە لە دوای شاحینەوە کە ئەمانە ئەوانە بوون کە تەقینەوەکەیان کردو ئێمەی سەیری خۆمانمانە کرد و تەلەبە و هینی جانتای ئەوەکەمان پێ بوو جامیعە و ئەمان و سوبحان الله بێ چەند هەزاران کەس ئاوا بگیرێ و بکوژرێ و بەناحەق حەمدی خوامان نەکرد کە حساب و کتابێک هەیە لە مەحشەرە مەگەر خوا حەقمان بسەنێ دواترەوە بوو دوای چەند وەختێک ئەوان ئێمەیان عەفو کرد ینی جەلات ضەحیە عەفو بکە بەس هەر باش بوو ئیدی گەڕاینەوە لە سولەیمانی جامیعی سولەیمانی کرایەوە الحەمدوللا کولەی لوغات لەوێ تەواومان کرد دواتر بوو بە کولەی علومی ئینسانی پاشان لە ئاداب لە جامیعی سەلاحەدین ماستەرمان تەواو کرد پاشان لە کولەی زانستە ئیسلامیەکانیش یەکەم وەزبەی دکتۆرا کە لە ناوەڕاستی 2000ەکان کرایەوە الحەمدوللا وێشمان تەواو کرد ئەمە مەدرسەی یەکەم با بڵێن وەکو عامەی خەڵک مەدرسەیەکی ترمان هەبووی مەشان بەشانی ئەمە فەقێتیمان خوێندووە لە سەرەتاوە تا کۆتایی یعنی کە لە مەکتەب ئەگەڕاینەوە یا ئەو ڕۆژانەی کە نیوەڕوان بووین بەیانیان سوێنە حوجرە و لە خزمەت باوکمدا و مامۆساکانە حوجرەی فەقێتیمان تەواو کردووە لەبەرەوە کە علومی ئالە و علومی شەرعی و علومی عەقڵی و ئەمانەمان لە حوجرا مەدرسەیەکی تریش کە ئێمە ئیفتیخاری پێوەکەین کە شان بەشانی ئەم دوو مەدرسەی تر مەدرسەی ڕۆحی بووە مەدرسەی ئەدەب و ئەدەبی عرفانی مەدرسەی تەسەوف کە الحەمدوللا خوای تەعالا شەرەفیابی کردین لە تەمەنمانە کە بگەین بە خزمەت مرشدێک کە بە استحقاق ئیرشادی مسلمانانی دەکرد بۆ سەر ڕێگەی ڕاست و دروست کە مەرحومی حەزرەتی شێخ محەممەد عوثمان سەرازەدینی نەخشەبەندی بووە کە مەشهورە بە شێخی بیارە خوا دەرەجاتی عالیکە کە هەموو تەمەنی خۆی سەرف کرد لە پێناوی مسلمانان و لە پێناوی کورد و کوردستان و هەتا دوا تەمەنیشی کە لە ئەستەمبوڵ بوو هەموو خەڵک شاهدن کە سەدان گەنج کە لێرەوە سەری خۆی هەڵدەگرت لەبەر ئەوزاعی کوردستان و ئەمانە لەوێ ئەحەوایەوە هەتا بەرەولایەک دەگێسایەوە ئەمانە و ئەو مەدرسەیش کاریگەریەکی زۆری هەبوو بۆ وەزعی ئێمە و بۆ سلوکی ئێمە بەگشتی و بە تایبەتی بۆ بەندە کە لە خزمەتان هەیە. دکتۆر جان لەوەیە ئەو پرسیارانەی لە میانیان بەرنامەیە ئاڕاستی بەڕێزی بکەین زیاتر پەیوەندی هەبێت بە کەمی خوێندنەوە و ڕنگدانەوەی تاک بەرامبەر بە ژیانی ڕۆژانەی. ئایا دکتۆر حەسەن تا چەند ڕازیە لە خوێنەری ئێستا؟ وەڵاهی کاک سەید جەمال معلومی جەنابتە بەداخەوە زۆر بە ئاستێکی زۆر نزم خوێندنەوە دابەزیوە لە کوردستان بە تایبەتی بەڕاستی ئێمە لە سەرەتای ژیانمانە ئێستا من ئەگەر بڵێم چیم خوێندەوەتەوە چیم نەخوێندەوەتەوە ڕەنگە تەسەوور نەکەی من هەندێک لەو کتێبانی کە لە بەردەست سایەوە کە تەلیفم کردو تەمەنم تەنها 20 ساڵ بۆ من نووسیمەوە جا لە 20 ساڵی ئینسان بتوانێت قەڵەم خاتە سەر کاغەز و ئێستش دەگەڕم جاری وایە بۆ چاپی دووەم شتێکی وام دەست ناکەوێت کە گۆڕانکاری الحەمدوللا چ بە زمانی عەرەبی چ بە زمانی کوردی لەبەرەوە ئینجا بزانم جیلی ئێمە پێشتر چەندێک کاراتر بووە مەثەلەن توانوێتی لە 15 ساڵە من دەست خەتێکی مامۆسای مدەڕیس مامۆسا مەلا عەبدولکەریم مدەڕیس کە لە خزمەتیان تەمەنێکی زۆر کەمی هەیە کە تعلیقاتی مامۆستا شێخ عومەری قەرەداخی خوا دەرەجاتی عالیکە لەسەر تەهذیب الکەلام نووسیوێتیەوە ئەمانە ینی ئەگەر ئینجا بچۆت تەمەنی جیلی پێشتر والحاصل تا بڕوات وەختی خۆی لە 10 ساڵیا خەڵکی شتی زۆر ئەوە دەکرد ینی 10 ساڵ بوو دەیانگوت فڵانە کەس گەیشتۆتە 20 ساڵی تر زۆر عەجایب بوو یعنی تەمەن بەرەکەتێکی تایبەتی هەبوو کەس کاتی خۆی بەزایە نەدادا ئێستا ئەوەی کە ئەم جیلەی کوشتووە ئەوەیە کە لە سەدا 95 تەمەن بە هەدەر ئەڕوا بەزایە دەڕوا وەکو ئاوەکانی سەرچاوەکانی کوردستان چۆن لە سەدا 95 بەزایە دەڕۆن
پلانێکی وانە بۆ پێشترکە ئەم ئاوانە بگیرێتەوە و سەدی بۆ بکرێ و ئەمانە لە سەدا 95 تەمەنی گەنج بە هەدەر دەڕات لە سەدا 5 ئەگەر مەکتەب خوێنێ یا بەعزێکی کەسابەت کاویا ئەوانە لەبەرەوە طبعا ئەسبابی زۆریش هەیە ئەو تەشجیعی کە کاتی خۆی هەبوو دڵسۆزی لە باوکو دایک سێرەکە باوکو دایکەکەش هەروەکو ئەم خەریکی مۆبایلە و ئاگای لە مناڵەکەی نییە جا کەسێک کە لە خۆیان نەیتوانی شتێک تەطبیقکە ناتوانێت نەسیحەتی بەرامبەریش کات ئێستا بە شێوەیەکی گشتی وەعظ و نەسیحەت و ئامۆژگاری لە کوردستانە لە تەلەڤیزیۆنەکانە و ڕەبۆ کاریگەری کەمە لەبەرەوە ئەو کەسێک کە واعظە کە ئامۆژگاریەکە دەکا لە خۆیان جێبەجێ نەکردو قسەکانی نەوعێکە تەطبیقات و عەمەلیشی شێوازێکی ترە وەکو دکتۆرێک کە جگەرە لە خەڵک منعکا خۆش جگەرەکە بەدەست ڕەحمەتی خوا لێبێ طبعا کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە بۆ ئەو کەسێک کە پێی دەڵێ ئامۆژگاری دەکا ذاتێکی وەکو حجەت الئیسلام ئەبوو حامد ئیمامی غەزالی ڕەحمەتی خوا لێبێ کە تەشریفی دەگاتە بەغداد لە مەدرسەی نظامیە و ئەمانە لە نێسابوورەوە دەچێتە ئێوە ئەمانە بێتە مامۆسای مەدرسەی نظامیە لە بەغداد وەسەدان لە عولەمای بەرز هەر 4 مەذهبی ئەهلی سنت و جەماعەت لە خزمەتیان دەرزە خوێنن لەگەڵ ئەوەیشە بەعزێک لە مامۆساکان داوای ئامۆژگاری لێ دەکەن ئەویشە فەرمێ من هێشتا بۆ خۆم ئاعتیبارم وەر نەگرتووە لە دەقەکان ئەبێ با خۆم ئامۆژگاری وەربگرم بینێک ئەو ساعتوانم ئامۆژگاری بدەم بە تۆ كيف يعظ من لم يتعظ ئەو قسە ئیمامی غەزالیە کەسێک کە بۆ خۆی متعظ نەبێ یعنی اعتیباری وەرنەگرت بێ ناتوانێت ئامۆژگاری خەڵکیی تر بکە ئەگەر کردیشی وەکو ئەو ڕێ لێ دێ وەختی خۆی مامۆسایەکی قەدیمی خۆمان ئەچووە سەر منبەر دوو کەلیمە قسەی دەکرد خەڵکی دەستێ کرد بە گریان بۆ چونکە مامۆسا قەدیمەکە خواناز بوو لە خۆیان جێبەجێی دەکرد باسی شەونێژی بکردایە خۆی دەیکرد باسی ڕۆژوی تەتەووعی بکردایە خۆی دەیکرد باسی حرامخۆری بکردایە خۆی پابەند بوو ئەهلی وەڕع و تەقوا بوو باسی هەر شتێکی بکردایە لە خۆیان بیفەرمایە غەیبەت مەکەن خۆی نەیدەکرد بیفەرمایە درۆ مەکەن هاکەزا بیفەرمایە نەزەر مەکەن هاکەدا بەڵام ئایا ئەم جۆرە مامۆستا قەدیمانە کە ئێستا بەداخەوە زۆر بەدەگمەن دەبینرێن کە نەمان لەم جیلا طبعا ئەو جیلش کە پەروەردە دەبێت لە مامۆساکە باشتر نابێت جا مەسئلەی خوێندن و خوێندنەوە سلوکێکی ذاتی پەروەردەی خێزانی تەسیری زۆر هەیە و ئەو چواردەورێش کە هەیەی ئەم عولەمەش کە ئێستا پەیدا بووە بە ڕاست و چەپ بەبێ هیچ سانسۆرێک غەزوی هەموو ماڵەکانی کردووە کە ئەم بەڕاستی ئەمە پێوترێت بەڕەڵایی عولەمە ئەنا عولەمە بە جیهەتی ئەوەی کە هەموو دنیا بێتە یەک گوند و تۆ ئاگاداری هەموو دنیا بیت و لە شتە باشەکان و تەکنۆلۆژیا و تەقدم و ئیزدیهار و ئەمە شتێکی باشە ئەو جانیبەی بەڵام جانی بە غەزوە فیکریەکە و جانی بە غەزوە لا ئەخلاقیەکە و جانی بە هەر کولتوری هەر وڵاتێک بێتەوە یەکسەر بێنی تا ئێرە وەکو بەعزێ لە تەلەڤیزیۆنەکان لەگەڵ ڕێزما هەر مسەلسەلێک هەبێ دەیهێنن کولتور و عاداتی وڵاتێکی ترە مەکسیکە ئەمریکایە کەنەدیە ئەوروپیە مثلەن یا جنوب شەرقی ئاسیایە کۆریە ئەمە عادات و تەقالیدیان جێە جگەلەوە دیانەتەکەشیان جێە تۆ بهێنی ئەمە بەبێ هیچ سانسۆرێک تەرجەمە بکەیت اینجا دەیشکەنەوە بە کوردیەکی پەتی وای لێ هاتووە مثلەن ئەوەندە شتەکان ئاسایی بۆ تۆ منداڵێک سیرەکەی هەر لە منداڵیا لە تەمەنێکی کەما سلوکێکی لاری بۆ دروستە بێت بۆ واستەی ئەو شتانەوە جا دکتۆر جان ببوورە ڕاتەگرم هەز ناکەت جیاوازێک شێ لە بینی خوێندنی ئێستا ئەو کاتی بەڕێستان کە باسی خوێندنی فەقیهاتیەکەی خوێندنی فەقیهاتی هەز ناکەی ئاسانکاریەکە بۆ خوێندنی ئەکادیمیش بێگومان بەڵام هیممەت دەورە بینێت ئێمە کە لە وەختێکا خوێندومانە خۆوە نەبێ شامی شەری بوو بێ بەخوا بە ڕوبعێکی ئێستا یەک لە سەر چواری ئێستا ئەمن و ئاسایش لە کوردستانە نەبوو واللهی ئێمە لە ماڵەوە تا دەگەیشتینە مەکتەبەکەمان لە دوو گەڕێکی جیاوازە هەشت نۆ تۆپ ئەیکێشا بە ئەرزا خۆمان کێشا بە ئەرزا ئێتر هەڵسانی هیچمان لێ نەهات بوو ڕێگەمان ئەوە دەکرد ینی حتا تۆپ باران ڕاجیمە کە لە ئێران و دەهات و ئەیدا لە هەڵەبجە مانیع نەبوو ئێمە نەچین بۆ دەوامی خۆمان دە ئێستا با دوو تۆپ بیدا لەم شارە مەثەلەن بزانێکی هەمووی هیممەت نەماوە هیممەت زۆر مهمە
خاڵێکی تر کە بۆتە ئەسبابی ئەوەی کە گەنج ئەمڕۆ طبعاً گەنج پێویستی بە بەعزێک ئاوردانەوە هەیە لە سەرپەرشتیارەکەی سەرپەرشتیارەکەیشی دوونەوە یا باوکێتی باوکو دایکێتی ئەوی سێرەکەی فەقیرە و داماوە و العین باصرة واليد قاصرة ڕەنگە نەتوانێت وەکو پێویست هەندێک لەو متەطەلباتی ژیانی ئەو گەنجە جێبەجێ بکە. دووهەمیان وەلی ئەمری دووهەم دەوڵەتە و حکومەتە. حکومەتیش سێرەکەی قەیران لەسەر قەیران تووشی هاتووە. ئەم قەوارە سیاسی کە کوردستان هەیەی نیمچە سربەخۆیین دوژمن چواردەوری لێگرتووە نایاڵێ سەر دەربێنێ بەڕاستی وەکو دوژمنمانە خۆشمان دوژمنی خۆمانین خۆشمان تەبانین لەگەڵ یەکە لە پێناوی ئەسبابی زۆر تافێ کە بە کەڵکی ئەوە نایە من لێرە هەر باسی بکەم. ینی دەکرێت بە شەو ڕۆژێک ئەم خلافیاتی بینی ئەحزابی کوردی بە شەو ڕۆژێک حل بکرێت بەڵام نایکەن بۆچی نایکەن بعضێکی تەکەبور و ئەکیبریایە و کەس ڕازی نییە بە کەسی تر بعضێکی ئەڵێ هەر ئەبێ هەر خۆم هەبم بعضێکی لە گوێی دەخوێنن لەم وڵات و لە وڵات و لەمانە نەتیجە میلەتەکە ضەحیەیە و لە بینی هەمووشانە گەنجەکە ئەبێتە ضەحیە ناتوانێت وەکو پێویست مەجالێکی هەبێ بۆ خوێندنەوە و بە خوێندن و فکرێکی مستەقیمی هەبێ و هەروەها مێشکی صاف بێ چکە خوێندنەوە مێشک صافیەکی دەوێت ینی ئەبێت تۆ مەشغەڵەتی ترن نەبێ. تا مەشهورە یەکێ لە مامۆساکان لە ئەسنای دەرزوتنەوە لە حوجرەی فەقێ خەبەرێکیان بۆ هێناوە لە کوردستانی ڕۆژهەڵات توانە مامۆستا ئاردمان نەماوە لە ماڵەوە مامۆستا ژنوا دەڵێ خەبەری بدەنە کە ئاردمان نەماوە ئەویش کتێبەکەی ئەوە دەکات ئەفەرمێ فەقینە ئەمڕۆ هەر ئەوەندەیە دەرزەکە چکۆیتر من ئەبێ مەشغوڵی مەسەلەی ئاردەکە بم بۆتە مەسەلێک بە فارسی گوتوێتی ئارد نیست ئەنسانی العلمە نیوەی فارسی و نیوەی عەرەبیە ینی نەمانی ئارد بۆ هۆی ئەوەی کە عیلمەکەی لەبیر بردمەوە چکە مەشغەڵەت ئینسان مەشغەڵەتی حاڵەتی اقتصادی و ئەمانە کە هەبێت ینی بە حەقیقەت بواری عیلم دێتە خوارێ. کێشەی سیاسی ئەم فەزای کوردستانە هەمووی بۆتە سیاست کەسیش لێی نازانێ ئللا دنکەیەک گەل لێ بزانێ یعنی لە 100 کەس کە خۆی ناوە سیاست مەدار 2 نەفەر سیاسی نییە بە معنای ئیصطلاحی و زاراوەیەکی هەر هەموویشی ماشەڵڵا هەموویشی سیاسیە و کەس خۆی بە مەلا مستەفای بەرزان ناگۆڕێتەوە وانە تاعنەی شەدەن لە پیاوانی قەدیمی خۆمان لەو پیاوە گەورانی شۆڕژگێڕانی ئەمسالی شەخ سەعیدی پیران و ئەمسالی قازی محەممەد و شێخ مەحموودی حەفید و مەلا مستەفای بارزان و هەڵەن ئەوان هیچیان نەزانیوە ئەوان چۆنی چیان نەزانیوە ئەوان بەبێ بوجە بەبێ گومرگ بەبێ بە داماوی بە ئیخلاسەوە بە توانیمانە لە کاتی خۆیانە قازی محەممەدەوە جمهوریەتێکی تشکیل کرد ئێلۆ زیاتر چی بکە وانە دواتری نیشان مەلا مستەفا بوو بەبێ هیچ شتێک حکومەتی بەعسی بە چۆکە هێنا بوو ینی حکومەت داوای مفاوەزاتێک کرد هەموو جارێ سەدام ئەچوو بۆ خزمەت بەرزانی بۆ ئەوەی مفاوەزاتی داوای مفاوەزاتی لێ دەکرد یەک جاریش مەلا مستەفا نەچوو بۆ مفاوەزات هەر ئەو داهات ینی ئەو داهاو کوڕنووشی دەبرد کە مفاوەزاتی لەگەڵا بکە و 74 ئیتفاقی ساڵی هەفتای پێ تەوقیع کرد ئەمە ئیخلاص دەورە بینێ خۆ مەسئلەکەی مەسئلە جانیبە ئەوەکە جانیبە سیاسیەکە ناکرێت ئەو عالەمە هەمووی سیاسی بێ لەم لایشەوە مەثەلەن خەڵکێکی زۆر بۆتە لە ساحیبایمان نەقدێکی زاتیش بگرین لە ساحی کوردستانە بۆتە مفتی بۆتە قازی بۆتە فتوا ئەدا بەڕاست و چەپا لێشی پرسە ئەوزانی سولاسی مجەڕەد چیە نازانێ بۆتە ئەوە کەناڵێکی تەرتیب کردووە بۆ خۆی و ئیتر هەرچی بێ بە زمانیا و لە عیبارەتی عەرەبیەکە نازانێ بخوێنێتەوە بۆ خۆی فتوا ئەدا ئەمەش بۆتە پاشاگەردانیەکی تر بەداخەوە پێویستە دەستگاکانی تایبەتمەند بەم بوارە بە تایبەتی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانیش سنوورێک دابنرێن بۆ ئەم فەوزا لە فتوادان و ناکرێ هەموو کەسێ هەموو واعظێک مفتی نییە هەموو مثلەن هەموو خەتیبێک مفتی نییە ئەوە خۆتبە ئەدا لە وتارە سەرکەوتووە بەڵام فتوان مۆزوعێکی ترە قەضا مۆزوعێکی ترە هەموو ئەمانە پێویستە هەر یەکە ئیشی خۆی بکات نەک بەجارێ هەمووی
ئیشی یەکتری بکە هیچی سەری لێ دەرناکە ئەو فەوزا تربەویە سلوکیە قیەمی کە ئێستا دروست بووە ئەوەی لە پەیدا دەبێت. دکتۆر جانجگە لە لایانی خوێندنەکە کە باسمان کرد ئایا بۆچی قوتابی یا خوێنکار تا خوێنی ئەکادمیش تاوا دەکا دەسوخەتی خۆش نییە؟ ئەمە هۆکاری چییە؟ دوو هۆکار هەیە. یەکەمیان هۆکاری پەروەردەیی لە مناهجی تعلیمی ئێستا ئیحتیمام نادرێ بە نووسین. ئەوە یەک سیستەمی محازەرات ئەوە دەکرێت و تەڵەبەکە تەماشا دەکا و مامۆساکە دەیخوێنێتەوە بە ئەلەکترۆنیە نووسراوە و بە سیستەمی ئەوە عەرز ئەکرێت بە سلایدات عەرزەکرێ و تەڵەبە نانووسێت کە تەڵەبە نەینووسی دەست و خەت خۆش نابێت. طبیعەتی ئینسان وایە و نایشتێتە مێشکیەوە بۆ معلوماتە. ئێستا تۆ ئینشایەک مەسەلەن على سەبیلی المثال 10 جار بیخوێنەرەوە وەکو ئەوە یەک جار بینووسیتەوە. جارێک نووسیتەوە پیتەکانی طەبع بێ لە مێشکتا کە خوێنتەوە اینجا ئەوەی مێشکی خۆت ئەبێتە مەلەکە کە گەنج نانووسێت تەڵەبە قوتابی نانووسێتەوە. ئێمە لە کاتی گەنجێتیمانە بڕوا بفەرموو زیاتر لە 10 مەتنی کتێب من بە خەتی خۆم نووسیمەتەوە وەی سەبعزێکیشی ماوە. پاشان کە کتێبێک دەنووسی ئێستا خەڵکی یەکسەر ئەچێک بە کۆمپیوتەر ئێمە خۆمان دەمان نووسیەوەی سەتەوای ئەو کتێبانی کە لە بەردەستی توایە من بە خەتی خۆم نووسیمەتەوە. پاشان پاگنووسکراوە جارێکی تر دوای پاگنووسیش هەم نووسیمەتەوە اینجا داوامەتە دەستی جەنابەت کە تایپە کردووە تەنظی دەکردووە پیچنی نەبوو کردووە. نووسینەوەی قوتابی ئەمڕۆ بووە هەر زمانێک ئەبێتە هۆی ئەوەی کە خەتی ناخۆش بێت. پاشان خەلفیەت و باگراوندە ثەقافیەکەیشی ئەوە نییە بنووسێ چی بنووسێ کە هیچ نەزانێ. تەسەوورەکەی ئێمە لە زمانی کە لە ئەعدادی بووین متەوەستە وەڵڵاهی من ئینشای متەوەستەم هەیە 7 لاپەڕەم نووسیەوە بە عەرەبیش نووسیومە نەک بە کوردی. مامۆساکە دەیوت باش ئێمە ینی تەعەجوبێ کرد بەڕاستی ئەیوو فڵانە کەس 7 لاپەڕەی لەو مەسەلا بۆ نووسیوم ئێوە بۆ نەتانتوانیوە لاپەڕەیەک بنووسن بەڵام هەمووی لاپەڕەیەک شتێک کەمتری دەنووسی. ئێستا بە خەریجی کولیە ناتوانێت لاپەڕەیەک ئینشا بنووسێ تەنانەت زمانەکەی خۆشی کە زمانی کوردیە کەم کە زمانی کوردی شەزانێت کە زمانی مەبەستم ئەدەبی کوردیە مەبەستم ناسینەوەی زاراوەکانە مەبەستم ڕێنووسی کوردیە مەبەستم ڕێنووسی نووسینەوەی زمانی کوردیە. وەکو عەرەب چۆن ئێستا عەرەبی نازانێ ئێمەی کوردیش کوردی نازانین. ئێستا عەرەب بێنە بزانە مەدارسی خلافی بینی بەسرەکان و کوفیەکان و ئەندەلوسیەکان هیچی لێ دەزانێ لە قەواعیدی زمانی عەرەبی نایزانێ تەلەفوزەکەیشی نازانێ. خەلیتێکە ئێستا عەرەبی عێراقی تەماشا بکە خەلیتێکە ئەو زمانی کە بەکاری دێنێ لە بینی کوردی و فارسی و تورکی و عەرەبی خەلیتێکە کردویانە بە لەهجەیەکی عێراقی زۆر کەلیمە گوێبیستی بە کوردیە بەکاریشی دەن خۆشیان نازان کوردیە. مەسەڵەن ئەڵێ خۆش ئینسان خۆشەکەی کوردیە وانە گوێتێوە نەبوو. ئێمەی کوردیش بەداخەوە عینی مشکلە خەریکە دروستە بێ ئیحتیمامیش نادرێ ینی بەداخەوە ئیحتیمام نادرێ بە زمانی کوردی. دکتۆر جان قەڵەم بەرپرسیارەتێکی گەورەیە بۆچی زۆری مرۆڤەکانیان نووسەر بە تایبەتی نرخی ئەم بەرپرسیارەتێ نازانن؟ حەقیقەت ڕاستە فەرموویت قەڵەم زۆر پیرۆزە لەبەر ئەوەی کە ئێمە وەکو موسڵمان مەثەلەن سیرەکەین خوای تەعالا سوێنی خواردووە پێی نون والقەلەمی وما یەسطڕون ینی سوێنی خواردووە بە قەڵەم بە پێنووس. زۆر جار من سیرەکەم پێنووسێک کەوتووە لە کۆلێژ مەثەلەن لە خواگەی لێ ئەوەندە ناڕەحەتە بمەڵم بابەوە چۆن ئەبێ پێنووس بکەوێ ینی قەدری قەڵەم کەسێکە یزانێت کە قەدری زیار لای زەڕەنگەرە. هەر میلەتێک قەدری قەڵەمی نەزانی قەدری خۆی نەزانیوە قەدری ثەقافەت و ڕۆشنبیری خۆی نەزانیوە. جا بەنسبەت قەدرزانینی قەڵەم ئەوە معادلەیەکە لە بینی ثەقافەتی خەڵکەکە ئەو جیلەی کە پێگەیشتووە چەندێ مثەقەف بێ ئەوەنە قەدری قەڵەم ئەزانێ چەندێکیش متەخەلیف بێ ئەوەنە طەبیعیە لای قەڵەم بکەوێ یا کاغەز مەلزەمە لە دوای ئیمتیحانە سەرەکەی تۆڕ ئەدرێ لە کۆلێژەکان و لە جامیعات و ناڵێ ئەم مەلزەمەیە ئەم کتێبە ئەم شتە ئەم سەرچاوەیە چونکە لەبەر شەهادەکەی خوێندن نەک لەبەر تەحسیلی علمی بۆیە مستەواکەی وایە وەکتی خۆی خوێندن لەبەر تەحسیلی علم بوو
ینی قوتابێکە ئیلحاحێک لە مامۆساکە بۆ ئەوەی کە دوو دێڕ زیاتری پێ بڵێ ئێستا تەڵەبەکە ئیلحاحەکە لە مامۆساکە کە ئەڵێ کات تەواو بوو مامۆسا وازانێ مامۆساکە هاتووە ئەو فێر بکە جا ئەو ناوێ فێر بێ ئەوە وەختەکە بڕوا و دواتر شاهادەیەکی هەبێ و شاهادەکەش طبعا هزار دکتۆراشی هەبێ ینی بڕوا بکە بەعزێ دکتۆرا هەیە بیگوشە ئەوە مجاورێکی عاقلی لێ پایان نابێ یعنی دکتۆرایشی هەیە خۆ دکتۆرا علم بە دکتۆرا و بە شەهادەت نییە علم ئەبێت تۆ خۆت پەروەردە بکەیت ئەو ڕێگەی علمەکەت پێ نیشانەدا سەرچاوت فێرەکە چی بکە چی مەکە و ئەمانە بەڵام ئەبێ قوتابیەکە خۆی هەستێ بەرپرسیارەتی بەرامبەر بە خوێندن و بەرامبەر بە تەسقیفی ذات و خۆڕۆشنبیرکردن و ئەمانە پاشان نابێت دیێڕێ بنووسێ هەتا 100 دیێڕ نەخوێنێتەوە کێشەی ئەمڕۆی نووسەریش بەڕاستی ئەوەیە کە سێرەکەی دواتر ڕخنی زۆری ئەچێتە سەر ڕێکا کە تۆ مۆزوعەکەت باس کردووە ئەم مۆزوع ئەوانیە تۆ نازانی ڕێی جیاواز هەیە لە مەسەلا و فڵانە شتاوە ئەڵێ وەڵاهی من ئاگادار نەبووم دەی تۆ وەختێک دەبێ شت بنووسی ئەم نووسینە ئەبێت تۆ صاحبی بیت لە دنیایشا و لە قیامەتیشا وەکو چۆن جاحز قسەیەکی جوانی هەیە ئەڵێ کەلیمەیەک بنووسن کە لە قیامەتیشا بتوانن خۆتان بکەن بە صاحبی لێ ڕانەکەن قسەیەکی جوانە حکمەتە پاشان ئینسانە بە شتێک بنووسێت تەواو جوانیبی مەسئلەکەی ئەوە کردبێت مەسەن باسی قەضەی کوردستان ئەنووسێ بێت تەواو جوانیبی مەسئلەکە ئاگادار بێت ئەگەر ئاگادار نەبوو ئەکەوێتە هەڵەی زۆر گەورەوە بەڵێ قەدری علم و زانست و پێنووس و کتێب و سەرچاوە لای ئەو کەسانەیە کە قەدری ئەو شتانە ئەزانن دکتۆر جان ئەوە هۆکارانە چین کەوا دەکەن نووسەر خامەکەی خۆی بفرۆشێت کە خامەکەی وجدان و ئاینەکەی چی و بۆ هەندێک دەستکەوتی دنیا حقیقت ئەوەلەن شێوازی پەروەردەی ئەم کەسە نووسەرە بەناو نووسەرە کە کەسێکی ئینتیهازیە ینی کەسێکی مەبدەئی نییە کەسێکی تەکتیکیە کەسێکی ستراتیژی نییە کەسێکە کە بەرژەوەندیە مەسلحەیە کەسێک نییە کە بەرژەوەندی گشتی لە چاوگرتوێت تەنها بەرژەوەندی خودی خۆی لە نێو چاوگرتووە لەبەر ئەوەیە کە جورئەتی ئەدا بە خۆی کە قەڵەمەکەی خۆی بفرۆشێ بۆ دوژمن یا بۆ سیراعی فکری لە نێو خۆی کورد و کوردستانە مەسەلەن دوو پارت سیراعی فکریان هەیە ئەم لە جاتی ئەوەی کە قسەیەکی چاک بکە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت يا قسەی چاک بکە لە بەینانە سڵح و ئاشتەوایی باسکە یا بێدەنگ بێت ئەمە چێ لە خۆیەوە شتێکی تریش زیینۆ دەکات و باسی شەستەکانەکە و باسی حەفتاکانەکە و باسی هەشتاکانەکە و ئەم قەڵەمە دەکردرێت لەبەر ئەوە ئەم شخصی کە ئەم قەڵەمەی فرۆشتووە جارێ ئەوەن خۆی فرۆشتووە ئەو ساتوانیوێتی قەڵەمەکەی فرۆشە باعتیقادی من هەر کەسێک خۆی نەفرۆشت ناتوانێت قەڵەمەکەی بفرۆشی ئەگەر هەر وەختێکی خۆی فرۆشت ئەوە قەڵەمەکەیشی دەفرۆشرێ خۆ فرۆشتن و قەڵەم فرۆشتن ئەوەی یەکن یەک معادلێ ئەسبابیش بازێکی بەرژەوەندیە ممکنە لە سەدا یەکی زەخت و فشار و مەسەلەن کابرا لە سزنیان کردووەڵن بە زۆر تەسریحێکی پێدەنیا بە زۆر بابەتێکی بە بنووسن ئەمە زۆر کەم و دەگمەن ڕێ دەکەوێشتیوە ئەگەرنا قەڵەم فرۆشتن خەتەرێکی زۆر گەور بە تایبەتی ئەگەر لە بەرژەوەندی دوژمنی مسلمانان یا دوژمنی کورد و کوردستانە ئەو قەڵەمە بەگەڕ بخات ئێوە کەسانەی کە قەڵەم فرۆشن سزایان چۆن بۆ دانراوە لە هەردوو دنیا طبعا ئەمە لە جملەی درۆیە مسلمانیش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ نابێت درۆ بکات فەرمێ ڕەنگە گوناهی ترکا بەس المسلم لا یەکذب کەواتە کەسێک کە درۆی کرد چکە درۆ سەرچاوی هەموو خراپەکاریەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئین الكذب يهدي إلى الفجور درۆ پاڵ ئەنێ بە تۆ بە شخصێکەوە کە بەرەو فجور بڕوا بەرەو خراپەکاری وإن الفجور يهدي إلى النار ئینسانیش کە گوناهی کرد گوناهیش بەرەو ئاگری جەهەنم دەیبا خوا پەنامان بە پاشان ئەم کەسە فەرمێ درۆ دەکا هەتا وای لێدێ لە دیوانی حەق تەعالا ئەنووسرێ فڵانە کەس کەذاب و درۆزنم لەبەرەوە درۆ سەرچاوی هەموو تاوانێکە وەکو چۆن لەولاوە عارە خواردنەوە سەرچاوی هەموو تاوانێکی ئەوەیە درۆکردنیش بیدایەتی هەموو تاوانێک لە درۆکە ئەگەر سێدق هەبێ بەعکسەوە سێدق ڕازگۆیی
ئینسان بەرەو فەضائیل و بەرەو کردەوەی جوان ئەبا کردەوەی جوانیش ئینسان بەرەو بەهەشت ئەبا ئەو کەسێش کە هەر گفتار و ڕەفتاری جوان بێ و ڕازگۆ بێ وای لێ دێ لە دیوانی حەق تەعالا بە ڕازگۆ ناو دەرئەکات لەبەرەوە بەڕاستی تاوانەکەی تاوانی هەر کەذابێکە هەر کەسێکە کە درۆگۆ بێت درۆزن بێت کە درۆش تاوانێکی گەورەیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە کەسێک کە موسڵمان بێت نابێت درۆ بکە. دکتۆر جان سەرەتا باسی کوشتنت کرد بە ناحەق لە سەرەتایی دەستپێکی قسەکان چۆن لە ئیسلامدا باسی گەورەی مرۆڤ کراوە و کوشتنی بە ناحەق کراوە. والله طبعا معلومة جنابة القرآن فرمي من رزمان لبني آدم قرتو ولقد كرمنا بني آدم نقهر مسلمان بشر بشويكي قشتي خوي تعالى رزي لقرتو تكريمي كردو تكريميش شنجوري كي زوري هي يكي كان أويك لنبونا وهنا بيت يبون خوي تعالى أمر رزيك لبن دروسي كردو باشان كدروسي كردو ببشر دروسي كردو نەبە حیوانێک دروستی کردووە نەبە تەیرێک کە باڵندەیەکی تربی خوا نەبە شێوازێکی ئەوە دروستی کردووە بە بەشەر دروستی کردووە کە باشترین مەخلوقاتن والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم إنسان لجوانترين شێواز خوا خەڵقی کردووە ئێستا تۆ بیر بکەرەوە ئەگەر گوێچکە لێرانە بووە لێرا لە دە سابێت چەند ناشرین نەبوو چاو لە شوێنی خۆی نەبێ هەڵی گرەبووی لەکوێی داانی هەر ناشرینە لوت لەکوێی داانی ناشرینە دەماکەزە دەستێکیان بگوێ زەرۆ لای قاچا بێ بزانە ئەبێ یا عکسی کەرەوە ئەحسەنی تەقویمە هەر لەسەر ئەوەیە کە ئیمامی غەزالی فەرمێ لەیسە بالئیمکان یعنی ئیمکانی بەشەر نییە ئەبدەع مما کان بیر بکاتەوە شێوازێکی باشتر بێنێ بڵێ ئینسان بڵێ ئەبووە ڕەخنەیە بگرێت لە دروستکراوەی خوا برۆ کە لێرە خوا خەڵقی کردو چەند جوانە وانێ برژانگی بۆ خەڵ کردووە ئەی پارێزی ئەو برژانگە لە تەپوتۆز و اینجا ئەو چاو تروکانە هەموو جارە پاکێکاتەوە حاصل خۆی تعالی ڕێزی لە بەشەر کردووە کە ڕێزی گرتووە پێویستە بەشەریش ڕێز لە خۆی بگرێت وەختێک بەشەر ڕێزی لە خۆی نەگرت ثم رددناه أسفل سافلين ڕێز نەگرتن لە خۆش ئەوەیە چییە کە سنووری شەرع ببەزێنێ دەست درێژی بکاتە بەرامبەری کە ئەویش بەشەرێکە وەکو تۆ هیچ جیاوازیەکی نییە لە تۆ حتا ئەگەر مسلمانیش نەبێ پێویستە ڕێزی لێ بگری چکە ئیکراه لە دینانیە زۆرە ملێ لە دینانیە بە زۆر ناتوانانی تۆ کەسکەی بە مسلمان بە زۆر کەسێکی شکر بە مسلمان زۆرەکەی لەسەر لاچوو ئەبێتەوە ئەچێتەوە عقیدەکەی خۆی لا ئیکراها فی الدین توندوتیژی لە دینانیە دین خەڵات و جۆهەرێکی ڕەبانیە خۆی تەعالی ئەیدا بە کەسێک ئەو کەسە شایستە بێ و ئەو کەسە خۆشی شایستە بێ بۆ قبولکردنی ئەو خەڵاتە چونکە سەعادەتی دین و دنیای تەیە لەبەر ئەوە کەسێک بتوانێت دەست درێژی بکاتە برایەکی لە بەشەریەتە یا برایەکی لە مسلمانیەتە بەڕاستی هەدمی یعنی دیواری مرۆڤایەتی هەمووی ڕوخاندووە و بەرامبەر بە قەزا و قەدەری خوای تەعالا وەستاوەتەوە چکۆ ڕۆحێک کە خوا داوێتی بە ئێمە ئەبێ هەر خۆشی لێمان وەربگرێتەوە ئەمانەتە لای ئێمە نابێ حتا ئێمە بۆچی دروست نیێت ئینسان خۆشی خۆی بکوژێ حرامە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کەسێ خۆی کوشت لە جەهەنەما تا بە ئەبەدی هەردەمێنێتەوە بە هەرچی خۆت بکوژی مەگەر کەسێ شێت بێت عەقڵی لەدەستدا بێ ئەمانە زۆر جار ئافرەت مەسەلەن ئەچێ خۆی ئەکوژێ ئەمە ئەو پەڕی کاڵی فەهمە یعنی تۆ کێشەت هەیە لەگەڵ مێردەکەتە خۆتە کوژی ئەمە کەی حەلە مێردەکەتە جێ ژنێکی تازەیەنی و نەجاتێ بێ لە ئەمە کەی وەزعە تۆ ئەبێ کارێ بکەی کە ئیسلاح بێتە بەرهەم بە خۆ کوشتن کێشەکان زیاتر ئەبێ و دڵی بەرامبەریشە بە خۆت خۆشەکەی جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کەعبەی مشەڕەفە کە چەند پیرۆزە کە هەموو جێهەتی ڕۆگەی موسڵمانانە بۆ نوێش فەرمێ ئەگەر کەسێ هەڵسێ بە پاچێکەوە بەرد بیڕوخێنێ ئەوە لای خوا ئاسانترە لەوەی کە دەستی بچێتە برایەکی بیکوژێ لە ئینسانیەتە یا لە ئیسلامیەتە فەرقی نییە کە کەسێکی تاوان بێتاوان مەسەلەن ئللا بە حەقی خۆی نەبێ ئەویش بۆ من و تۆ نییە هەستین بەم ئیجراء بێ دەوڵەت و نظام و قانون و یاسای تایبەت ئەو ئیشە جێبەجێ بکە حتا ئەگەر کەسێکیش بە عەمدەن بکوژێ و ئیثبات بێ لەسەریشی هەر بۆ من و تۆ نییە هەڵسین تۆڵەکەی بکەینەوە بەبێ دێنێ دەستی یاسا و دادگا ئەو ڕاستی بکاتەوە لەبەرەوە تاوانێکی زۆر گەورەیە ئەمەی کە ئەمڕۆ
بەداخەوە وەکو ئاو خواردنەوەی لێ هاتووە ئەسبابیشی زۆرە بەشێک لەو ئەسبابانە ئەو کولتورە سەقەتەی دەرەوەیە نامۆ بە کوردستان کە دەهێندێ ئەو ئەفلامی ڕوع بوو ئەفلامی شەڕ و ئەفلامی کوشتن و کوشتار و بەبێ هیچ سانسۆرێک منداڵ دەیبینی شەوە ڕۆژ شتەکەی لێ ئاسان بۆتەوە لەسەر یاری منداڵانی کوشتنیش زۆر بوو ئێستا وەختی خۆی 2 شەڕیانە کرد فەنگیان نەبوو کەسیان هەردار بوو یەک دوانێک فەلاقە ئەکرا و ئیشەکە تەواو بوو کوشتنی تیابوو نەهیچ یا بە شەڕە بەرد بوو ئەو لەو لاوەسا ئەو لەو لای شۆ غەڵەتە ئەمەش بەڵام ئەوەنترە لەوەی کە بە تفەنگ چکە تفەنگ سوحبەتی تیانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو چۆن هەوڵی داوە لەمەوە پێش چەند خاڵک و چەند یاسایەکی دەرکرد بە تەواوەتی ئەو سیلاحانەی کە لە دەستی خەڵکایە بیهێنێتە ژێر دەستی یاسا بەڕاستی بۆی هەر گەنجێک تفەنگێک ئەگەر لە بەردەمیا بێ یا بە ئاسانی بتوانێت تەحسیلی بکاو بیکڕێ ئەو وەختە لە بچووکترین قەزیە بۆ خۆی کوشتار دروستە بێ خوا پەنامان مامۆستا لەناو وەڵامدانەوەی پرسیارەکان باسی ئافرەتت کرد لە سوڕەتی نیسا ئاياتێکمان هەیە هەر باسی ئەو شێوە کوشتانە دەکات بەناحەق کە بسم الله الرحمن الرحيم ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها ئایا زۆربوونی کوشتنی بێهۆکار ئاماژەن بۆچی مامۆستا جان لە چ بارودۆخێکی دەلالە لە چ بارودۆخێکی ژیانی مرۆڤ دەکەن وڵی دا وەکو عەرزم کردی ئەوە طبعا چەندین ئاەت هەیە باسی ئەوە کاکە حرامە و قەدەغەیە ئینسان دەسی بچێتە براکەی جا هەر جۆرێکیان بێت طبعا ئەم کوشتنەیش یەکەم کەس کە دایهێنا قابل بوو کە براکەی خۆی کوشت هابیلی برای کوشت بە ناحەق پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت تا ڕۆژی قیامەت کێکێ بکوژێ گوناهێکی کوشتنی ئەمیش ئەچێ بە قابل چکە ئەو شتە خراپە ئەو دایهێنا بۆ یەکەم جار دەسی چووە کوشتن قورآنە فەرمێ جەنابیش ئاماژەت پێکرد لە سوورەتی نیسا ئایا پێما بێنەوە دووسێ نیسا ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما يعني بەڕاستی ئەوەندە هەڕەشەیەکی ترسناکە بە چەند شێواز هەڕەشەی تایە ئاەتە ومن يقتل مؤمنا متعمدا بەعەمدەن کەسێکی ئیماندار بکوژێ فجزاؤه جهنم هیچ جزایەکی نیە ئیلا ئەخرێتە جەهەنەمەوە یعنی هەر کەسێکی کوشت ئەبێ خۆی حازر کا بۆ جەهەنەم کەسی شەفاعەتی بۆ ناکە حتا رسول الله صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆ ناکە چونکە ئەم ینی کەسێکی کوشتووە کە حیات ڕۆحی لە کەسێک بڕێوە کە خوا پێی داوە کەواتە ئەمە مواجهەی ئەمری خوای کردووە خەتەرێکی ئەوە نەگەورەیە وخوا غەزەبی لێ ئەگرێ وغضب الله عليه غەضەبی خوایش لە هەر کەسێک گیرە خوا پەنامان بە ئەوەی لەسەر لە پێنج فەرزا ئێمە لە نوێژە ئەڵێن غەیری المەغضوب عليهم ولا الضالين خۆیان نەمان گەڕی لەوانەی کە غەزەبە لێگرتوون و لەوانەیش کە گومڕات کردوون لە پێنج فەرزا موسڵمان دوعاکە ئەم کەسەی کە هەڵەسێ کەسێ بکوژێ خێزانی خۆی بکوژێ یا خێزانەکە پیاوەکەی خۆی بکوژێ یا هەر کەسێکی تر ئەمە ئەبێ خۆی ئامادە بکە بۆ جەهەنم بۆ غەزەبی خوا ولعنه خوای تعالی لعن يعني دەرکردن لە ڕەحمەتی خۆی خوای تعالی بەزەی نایەتەوە پیایە کە خوای تعالی دەرگای ڕەحمەتی خۆشی لە کەسێک گرت پێغەمبەری صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆ ناکە اینجا وأعد له عذابا عظيما خوای تعالی چەند شوێنێکە باسی عذابی عظیمی کردووە لە یەکێ لەو شوێنانە ئەم ئاەتە پیرۆزەیەکە کە ئەنی عذابێکی زۆر زۆر سەخت ئەبێت چۆن بێ خوا پەنامان بە لەبەرەوە خەڵکی بەر لەوەی کە خوا نەخواستە دەستی بچێتە کارێکی وا بێ ئەم ئاەتی قورئان لە بەرچاوی خۆی بگرێ کە ئەمە غەیری ئەوەی کە لە دنیا ئیسراحەت لە خۆی هەڵەگرێ و لە ماڵی خۆی و لە عەشرەتی خۆی و چاوەڕوانی ئەوە بێ کە بکوژرێتەوە ئەو ژیانە بە ناڕەحەتی و یا بە قاچاقی و یا بە دەست و لە کێ و لە ئەو ژیانەکەی لێ تاڵە بێ حتا ئەگەر نەگیرێ و نوێش کوژرێتەوە هەر وەختێکی ژمرد تەوبە نەکا و کوژراوەکە عەفوی نەکا ئەوە نەتیجەکەیەتی کە لە جەهەنەما بەئەبەدی هۆکاری چییە دکتۆر جان کە ئێستا لە دیاردەوە بۆ بە حاڵەتێکی ڕۆژانە ئەرزم کردی پێشتر وشیاری و خەڵکەیە کە سەبریان نییە قەناعەت نییە یاخود خوێندنەوەیە هۆکارەکان ئەوەیە کە ناڕۆشنبیری ئەو گەنجەی کە ئێستا پەیدا بووە بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام و دەقەکانی شریعەتی پیرۆزی ئیسلام وەکو پێویست نەیتوانیوە
ئاگاداری ئەو دەقانە بێ و حکمی شەرع بێ لەو مەسائلانە. ئەنی پێویستە پەروەردە زیاتر ئەهمیەت بدا بەو مەسائلانە بە خطۆرەت و مەترسیەکانی کوشتن لە پرۆگرامی خوێندنە هەر لە سەرەتاوە تا بە مەترسیەکانی سەریقە و دزیکردن بە مەترسیەکانی زینا و فاحیشە و ئەمانە وها کەزا ئەو شتانی کە محڕەمات هەر شتێک شریعەتی ئیسلام کاک سەید جەمال کە شریعەتی پیرۆزی ئیسلام حرامی کردووە ئیلا لە بەرژەوەندی خەڵکەکە خۆیەتی. ئێستا کۆمەڵگەیەک دروست بێت سەریقەی تا بێ باشە، کۆمەڵەیەک دروست بێ وەکو ئەوڕۆ کوشتنی تایە وانە باشە، ئەمە نەخێر. ئەنی شەرع کە ئەفەرمێ یەکتر مەکوژن ئەوە حکمەتی تایە بۆ ئەوەی کە ئینسان بژی بە سەلامەتی بۆ ئەمن و ئاسایش. ئەگەر کەسێک کوژرا کەسیش نەچوو بە دەمیەوە و هەروە بۆی چووە سەر ئەمیش دیسان ئەبێتە مشکلەیەکی تر خەڵکی چاوی لێ دەکات. ئەم کوشتنەکە ئیسە زۆر بووە ئەوەیە کە ئەو کەسەی کە بەناحەق کەسێ ئەکوژێ ینی سزاکە وەرناگرێتەوە لە سجن بینێکدا ئەندرێ و قەڵەوە کرێتەوە پڵاو گۆشتەخوا و دوایی دەربازە بێ و بە هەر شێوازێک یا بە زەخت یا بەین سڵحێکیان پێەکەن و بە خۆشی بیان بە ناخۆشی دەی قورئانە فەرمێوە لەکم فی القصاص حیات یا ئولی الألباب ئەی کەسێک کە خاوەنی دانش و عەقڵ و هۆش و بیرن بیر بکەنەوە لە کوشتنەوەی کەسی پیاوکوش کە تۆ کوشتەوە ئیتر حیات پەیدا دەبێت ئەمن و ئاسایش پەیدا دەبێت. کەسێ بزانێ ئەکوژرێتەوە نایکوژێت، بەڵام کە ئەزانێ ناکوژرێتەوە دوانسیانێکیشی کوشتۆرەوە پێش کەسێکی تریش ئیزافە دەکا طبعا ئەوە حیات بەرجەستە نابێت لە کۆمەڵگە بەڵکو هەر کوشتن و کوشتار جا من لێرەوە داوا دەکەم ڕاستی کە یاسای کوشتنەوەی کەسێک بە ناحەق بکوژێ ئەو یاسایە پێویستە بێتەوە کایەکە قیساسی عەدلە بکوژرێتەوە. کوردستان پێویستە چاو لە کەس نەکات بەڕاستی، چاو لە واقعی خۆی بکە و کە زۆرینەی زۆری ئەم میلەتە موسڵمانە. ئەگەر چاو لە دەوڵەتی ئیسلامی دەکاوە لە چواردۆرە دەوڵەتی ئیسلامی کوشتنەوە هەیە، ئەگەر چاو لە دەوڵەتی غەربی شەکاوە ئەمریکا هەیەی ئەکوژرێتەوە. ئێتر ئەم چییە؟ یا ئەبێ موسڵمان بێ بێ ناموسڵمان بێ، خۆ موسڵمانە کەواتە ئەبێ سەیری چواردۆری خۆی بکە. ئەوە لە ئێرانە لە سعودە لە میسرە لە زۆر وڵاتی ترکە جینایەتێکی وا دەکرێت بە عەمدەن کەسێک ئەکوژرێتەوە و ئیتر بۆ خۆی ئەبێتە دەرز عیبرەت وەکو چۆن کەسێک دزی بکە لە شریعەتی ئیسلامە دەستێکی دەبڕدرێ بە شەرتێ هەلو مەرجەکانی هاتبێتە جێکە نەک لە برسا دزی کرد بێ ئەوە نا ئەنی بە هەروە دزی کرد بێ و دزیەکەشی گەشتێتە ئەندازەیە کە شەرع باسی کردووە کە یەک لە سەر چواری دینارێکی ئاڵتۆنیە با بڵێن ینی یەک لە سەر چواری مسقالێک ڕوبعی مثقالێکی ئاڵتۆنی وەلە حرزی مثلی دزی بێتی نەک لەو سەرە و جادە کەوت بێ بردبێتیەوە نا ینی لە شوێنی خۆیان بچێت ماڵەکە تاڵانکە کە یەک نەفەر دەستی بڕدرا لە دزیە ئەبێتە بە عیبرەت بۆ 50 ساڵ کەس ناتوانێت ئیتر دەست بەرێ بۆ ممتەلەکاتی کەس. دکتۆر جان بەڕێستان وەکو ئەنجومەنی باڵای فتوای کوردستان هەتاکو ئێستا فتوایەکتان دەرکردووە سەبارەت بۆ کوشتن و بڕینەی کە لە ئێستاداها زۆری بۆریەکێ ناو کۆمەڵگەی کوردی بەشکوم ببێتە زەمینە سازیەک بۆ کەمکردنەوەی ئەو تاوانە گەورەی کە ئەنجام دەدرێت ڕۆژانە. خۆی حقیقت شتێک هەیە بە معلومەیەک هەیە عەرز بکەم فتوا بۆ ئەو شتانەیە کە خەڵکی نایزانێ حکومەکەی ینی بۆ مستەجەداتە بۆ ئەو شتانەیە کە تازە پەیدا دەبن و خەڵکی نازانێ معاملەیەکی مالیە مەثەلەن ئەلکترۆنیە شتێک کە لە پێشتر نەزانراوە بەڵام مەسەلەی ئیسەمە فتوا دەرکەین بڵێن خەڵکینە نوێش بکەن ئەو فتوای دەوێت بە هەمان شێوە فتوا دەرکەین بڵێن خەڵکینە خەڵک مەکوژن ئەوە فتوای نایە بەڵام ڕوونکردنەوەمان داوە ئاگاداریمان دەرکردووە بەیانمان دەرکردووە لە چۆکو ئەنجومەنی باڵای فتوا چۆکو مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە چەند بوار و لە سیمینارات و لە نەدەواتی خۆمانە و حتا لە وتار و لە گۆڤارەکانمانە و لە سایت و بەردەوام ئێمە خەڵک ڕۆشنبیرەکەینەوە و خەڵک ئاگدارەکەینەوە لە مەترسیەکانی کوشتن و کوشتار و ئەمانەوە بە حتا لە کاتی خۆیان کە داعش هەستا بە قەتڵ عامی خەڵکێک کە موسڵمانیش نەبوون وا نەبوو طبعا داعش زیاتر موسڵمانیشی کوشتا غیرە موسڵمان بۆ معلومات ینی هەتا کەسێکی ناموسڵمانێک کوشت دە موسڵمانیە کوشت
لەگەڵ ئەوەیشە ئێمە بەڕاستی کاتی خۆی بە هیچ شێواز ئیدانەی ئەو کردەوە تیرۆریستیانەمانە کرد و بەیان نامەمان دەرکرد کە ئەوە شتێکی زۆر نادوورە لە ئاینی پیرۆزی ئیسلام. کوشتن هیچ تەبریرێکی نییە بەڕاستی کەس ناتوانێت ئەو مافەی کە خوا داوێتی بە ئینسان لێ بسەنێتەوە کە مافی ژیانە. لەبەرەوە ئێمە ڕوونکردنەوەمان دەرکردووە و مەقالاتی زۆرمان ئەوە کردووە خەڵکیمان لە مەترسیەکانی کوشتن و کوشتار و ئەمانە و نووسراویشمان بەڕاستی و جەنەزەری خۆمان دەربڕیەوە سەبارەت بەوەی کە پێویستە قیساسی عەدل و کوشتنەوە بۆ کەسێک کە بە عەمدەن هەستاوە کەسێکی کوشتووە با بکوژرێتەوە پێویستە ئەو یاسایە چاوی پیا بخشێنرێتەوە. ئێمە شخصیان من شخصیان لەگەڵەوەم کە قیساس پێویستە هەبێ کە ئەبێ بکوژرێتەوە ئەگەر نەکوژرێتەوە ڕۆژ بە ڕۆژ ژماری کوشتن و باندی کوشتن و لەسەر شتی زۆر تافێ وای لێ ئەوکو لە ساڵانی پێشوا لەسەر وازانم لەسەر شتی زۆر بەسیط وەالحاصل خەڵکیە کوشت وانە بوو مەثەڵەن ئەو شتانە هەمووی سەبەبەکەوەیە کە ناکوژرێتەوە کە نەکوژرایەوە چاوی قایم دەبێ خەڵک کوژێ. وەکو فتووەکو عەرزم کردی فتووە بۆ ئەو شتانی کە لە شەرعا هەموو کەسێک ئەیزانێ گەورە بچوو کە حرامە، سەریقە حرامە، کوشتن حرامە، زینا حرامە و فتوای نایە. ئەوانش کە واجبە لە شەرعاتوە بیکەی دەسەڵاتە هەبوو زەکات بدەی دەسەڵاتە هەبوو بچی حەجکەی فتوای بۆ چیە؟ دەسەڵاتە توانێت ڕۆژوو بگری و نوێشکەیت و ئەمانە فتوای ناوێت. هیچ زەمانجیەکێ لە بینی لیژنەی فتووا و دادگەکان بۆ ئەوەی تەواوکەری یەکتر بن لە ئەنجامدانی و بڕیارانێک کە دەردەچێت. ئەنجومەنی باڵای فتووا زیاتر لە جارێک لەگەڵ ئەنجومەنی دادوەری کۆبوونەوەی کردووە و هەماهەنگیەکی باش هەیە و ئەوانش فەهمی قەزیەکە دەکەن و بە هەموو لایەکمان و ئینشاءڵڵا بتوانین کە ئەو بارودۆخی کە ئێستا بەداخەوە بەشێک ناو بەناو دەبیسین کوشتن بە ناحەق کە هەیە پێویستە قەلاچۆ بکرێ و کاری جدی هەنگاوی جدی بگیرێتە بەر و پێویستە لەسەر شانی طبعاً لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانە کە پرۆژەیەک یاسا گەڵاڵە بکات لەو بوارەوە کە حەقیقەتەن کوشتنەوە بێتەوە کایە کە پێ دەگوترێ ئیعدام یاسای ئیعدام بێتەوە کایە بە شەرتێ ئەم یاسای ئیعدامەش ئیستیغلال نەکرێ سبەینێ جهەتێکی سیاسی بێتە سەر دەور و یا هەر حکوومەتێک اینجا ئیستیغلالی ئەم یاسای ئیعدام بکرێ وەکو چۆن لە بەعزێ لە دەوڵەتانی چواردەوەرمان کابرا لەسەر وجهە نەزەرێکی سیاسی دەگیرێ کەچی ئەڵەن ئەمە تلیاکی فرۆشتووە و یا ئەمە دژی نازانم چی بووە یا دژی ئەو سیستەمە دەیگرن بە ناوێکی ترەوە دەیکوژن چونکە یاسای ئیعدامیان لە بەردەسایە و ئەمانە پێویستە یاسای ئیعدام بگەڕێتەوە بە پرەنسیپی خۆی و بە هەلومەرجی تایبەت ئیستیغلال نەکرێت سوڵتە ئیستیغلالی نەکا بۆ بەرژەوەندی خۆی. بینەرانی یاز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی بەشی یەکەمی پرۆگرامی لاپەڕا بۆ بەشی دووەم گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بە تەسەوف و ڕێبازی تەسەوف و عرفانیەت و شعری کلاسیکی کوردی لەگەڵ دکتۆر حەسەن بە هیوای دیدار.